لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. اللهم افتح لنا أبواب رحمتك وألحقنا بالصالحين. اللهم علمنا ما ينفعنا وانفعنا بما علمتنا وزدنا علما وفهما في الدين. اللهم اغفر لنا ولوالدينا وللمؤمنين يوم يقوم الحساب. خۆشەویستان لە بەرنامەیەک نوێ بەرنامەی پێشەنگبوون. وەکو لە هەموو بەرنامەکان بەبیر بینەرانی خۆشەویست دەینینەوە کە بەرنامەکەمان تایبەتە بەوەی چۆن دەتوانی کەسێکی پێشەنگی ساڵحی خاوەن پەیام دروست بکەین. چونکە بەڕاستی لە ئێستا کادا کە دەبینین دروستکردنی ئەستێرە یان دروستی کەسی بەناوبانگ بوون کە بوویتە غایەتی زۆر کەسێک، مەبەستی زۆر کەسێک. ئینجا هەندێک کەس کە دەیان هەوێ ئەستێرە دروست دەکەن یان کەسێکی بەناوبانگ دروست دەکەن مەبەستێکی تریان هەیە کە ئەو مەبەستە بریتێ بەلاڕێبردنی جەماوەر. بەڵام ئێمە باسی ئەومان کرد کە ئێمە دەمان هەیە پێشەنگێک دروست بکەین، ئەو پێشەنگە خاوەن پەیام بی، کە خاوەن دید بی، کە خاوەن ئامانج بی، نەک تەنها مەبەستەکەی تەنها خۆ دەرخستن و هەرەوە بەناوبانگ بوون بوو، لە پاش ئەو مەبەستەکەی جاه بێ یا مەبەستەکەی کۆکردنەوەی سەروەر و سامان بێ. کە ئەو بەرنامە ئێستا کە ئەمە دەیکەین کە 68مین بەرنامەیە لەسەر پێشەنگ بوون، کە پێشەنگبوونمان باس کردێ و کە یەک لەو شتانێک کە تەرکیزمان لەسەر کردێ بریتە لەوەی کە پێشەنگبوونی خاوەن پەیام و دید و ئامانجێکی جوان کە لەسەر 5 بنچینە ڕاوەدەستی، لەسەر 5 بنچینەیە سەرەکی کە بنچینەیە کەمان باس کردیە بنچینەی ئیمان، کە ئەو کەسەی دەوێت کە پێشەنگێکی باش لە ڕووی ئیمانی دەوێت بەهای ئیمانی هەبی، بەهای هەبی سندەها بەهای هەبی، لەوانە بەهای ئیمانیە کە باسمان کرد کە یەکەم بنچینە کە بەهایەکانە گرنجنان بە بەهایەکان، بەهای ئیمانی، بەهای نەفسی گرنگی بەهای بە نەفسی بدە، بەهای ئەخلاقی، بەهای ئەزموونی، بەهای بەخشین. لەم 5 بوارانە چەند بەرنامەیەکمان لەسەر کردیە، هەر یەکەشیان بەرنامەی تایبەتی خۆمان لەسەر کردیە و تقریبا نزیکەی 20 بەرنامەیەکمان تەنها لەسەر ئەو بەهایانە کردیە. لە پاشەوەی هاتینە بنچینەی دووەم، ئەو کەسەی کە دەوێت پێشەنگێکی چاک و کاریگەر و هەروەها بتوانی کە خەڵک لە دەوری خۆی کۆ بکاتەوە، بتوانی ئەو پەیامەی هەیەی، بتوانی ئەو دیدەی هەیەی، بتوانی ئەو ئامانجەی هەیەی بگەینێتی بە خەڵک، دەی پلانی هەبی. پلان وەکو باسمان کرد ئەویشمان کردە 5 خاڵ، ئەویش نزیکەی 20 بەرنامەوە لەسەر کردیە. پلانت هەبی لە بوار، ئەو بواری دەتەوێت تۆ بەواسطەی ئەو بوارە خزمەتی تێدا بکەی پەیامەکەی خۆت بگەینی بە جەماوەر. ئامانجەکانت پلانت هەیە بۆ ئامانجەکانت، هەروە پلەبەندی لە ئامانجەکانت، هەروەها هاوسەنجی بوون لە پلاندا، لە پاشەوەی هاوسەنجی پلاندا بۆ ڕۆشنبیریکردنی خۆڕۆشنبیرکردنیەکی زیاتر و بەردەوام هەروە کۆکردنەوەی سامان. خاڵی سێم کە هاتین سێم بنچینەی پەیوەندیەکان کە باسمان کردووە، ئەویش نزیکەی 15 بەرنامەیەکمان لەسەر کردیە، 15 بەرنامەیەک لەسەرمان کردیە کە ئەویش پەیوەندیەکان مەبەستمان ئینسان چۆن دەتوانی پەیوەندیەکانی خۆی بەهێزکەی. حتمما کە پێشەنگ دەیەوێ ئەو پەیامە بگەینتە خەڵک دەی پەیوەندی عیلاقات لەگەڵ خەڵک دروستکە. ئەویشمان کردە 5 جۆر کە پەیوەندی ئینسان لەگەر خودی خۆی لە چەند خاڵێکمان کۆ کردەوە، لە پاشەوەی پەیوەندی پێشەنگ لەگەر خەڵک کە دەبێت چۆن بی بە شێوەیەک لەگەر خەڵک بجوولێتەوە، لە پاشەوەی باسی بەرنامەیەکی چەند 5 بەرنامەشمان تایبەت کرد کە چۆنیەتی لەگەر خاوەندە سەڵاتەکان مامەڵە دەکەی، چۆنیەتی خاوەندە سەڵاتەکان بەکاردێنی بۆ ئەوەی ئەو پەیامە ئەو دیدە و ئامانجانەتانەیە ببتە هۆی هاندەر لە بۆ تۆ. کام ڕۆدەینە سەر پەیوەندیەکی تر بۆ ئەوەی ئەو پەیوەندیانە ڕێک بخا پەیوەندی لەگەر دۆستەکانت، لەگەر تیمی خۆت، لەگەر گروپی خۆت. وەکو دیارە ئەو پەیوەندیەک لەگەر خۆت ئەوە دیارە چۆن ڕێکی دێخی باسمان کرد. پەیوەندی لەگەر خەڵک بە شێوەیەکی گشتی جەماوەر ئەویشمان باس کرد. پەیوەندی لەگەر ئەو کەسانی دەسەڵاتدارن، حتمما دەسەڵاتدار و خەڵکیش دەتوانیت تەقسیمێکی تری بکەی لەسەر ئەساسی ئەوەی کام دۆستە و کام دژمنتە. دۆزبوون چەند جۆرێکی هەیە.
دۆزبوونێک هەیە کە تەواو بەو پەیام و بەو دیدێ ئەو کەسە ڕازیە دەیەوێت لەگەریی ئیش بکە. زۆریشمان هەیە دۆزبوونێک کە تەنها بە پەیامەکەی تو ڕازیە بەڵام لەگەرت ئیش ناکە، یارمەتیشت دەدا، یارمەتی دەبڵم لەگەڵ ئیش ناکە، یارمەتیەکی سامانیار، یارمەتیەکی ئامڕن پاپشتێکی معنەوی. زۆریشتمان هەیە کە بە هەمان شێوە کە ئەوەش هەر دۆستە بە دۆست حیساب دەکەنی کە دژایەتیت ناکە. چۆن مامەڵە چۆن پەیوەندی لەگەر ئەو جۆرە کەسانە ئەم جۆرە ڕێک دەکەی. لێرەدا ئەمە باسی کاتێک باسی پەیوەندی لەگەڵ دۆستان و دەکەین کە ئەوانەی یارمەتیدەری پێشەنگن لە کارەکەیدا وەکو تیم مۆتیب لەگەڵیدا، وەکو دیارە سەرکەوتنی پێشەنگ بەندە لەسەر ئەم جۆرە پەیوەندیە. ڕاستە پەیوەندیەکانی تر زۆر زۆر گرنگە، بەڵام بۆ ئەوەی کاریگەریتری هەبی سەرکەوتوتر بێ، هەروە ئیشەکانی بە ئاسانتر و هەروها پەرش و بڵاوتر بێ، پێویستە ئەو پێشەنگە ئەو پەیوەندی کە لەو جۆرە پەیوەندی کە لەگەڵ دۆستەکانیدا پێی هەست بکەن، دەبتە پاڵپشتیکردنیان. ئەگەر لە دیاریکردنی پێویستە کاتێک لە دیاریکردنی دۆستەکانی خۆی چونکە دۆستایەتیش گوتمان پلەبەندی لە دۆستایەتی ئێستا کە باز دەکەین و دەکەینە 5 خاڵ خاڵێکی بەرنامەیەکی لەسەر دەکەین یا 2 خاڵ بەرنامەیەکی لەسەر دەکەین. ئەگەر لە دیاریکردنی کەسە دۆستەکانی خۆت سەرکەوتوو نەبووی ئەوە ئینسانی پێشەنگ زۆر بە ئاسانی تووشی فەشەل دەبی. بۆیە کاتێک دەیە اللهم ارزقنا بطانة صالحة، بە بەسماتی ئەو کەسانی لە دەوروبەر و ئەو کەسانی کە لەگەر تۆ کار دەکەن یان نەزانیت بە شێوەیەکی دروست مامەڵەیان لەگەر بکەیت. لەوانەیە کەسەکە کەسێکی دۆزبی عەزیزبی هەروەها لەگەر تو هەمان پەیامی هەبی، هەمان دیدی هەبی، هەمان ئامانجی هەبی، بەڵام لەبەر ئەوەی ئەم پێشەنگە بە شێوەیەکی هەڵا ئینسانەکەن بە شێوەیەکی ناتەندروست مامەڵە لەگەر ئەم کەسە دۆستە دەکات دەبێتە هۆی ئەوەی کە کەسەکە لی دوورکەوتەوە بەمەش دەبتە هۆی ئەوەی فەشەلی پێشەنگ بوونەکە فەشەل دەینی. زۆر زاروەیە کە کەسانێک بوونە پێشەنگ تیمیان هەبوو بەڵام کە تیمەکەیان گۆڕیە کە دۆستەکانی خۆی گۆڕیە، ئەو دۆستانەی کە گۆڕیە بوویتە هۆی ئەوەی ئینسانە لەو پێشەنگ بوونە بێتە خواری، یان پەیامەکەی بگۆڕی، یان دیدەکەی بگۆڕی، یان ئامانجەکەی بگۆڕی. بۆ دەمانەوێت باسی 5 خاڵ دەکەین کە لە چەند بەرنامەیەکدا. یەکەمدا کە چۆنیەتی مامەڵەکردن لەگەڵ دۆستەکان دروستکردنی گروپێکی تایبەت دەبێت ئینسان دروستی بکە. دوای گروپێکی گەورەترمان هەیە لەگەدابار ئەوەی هەبوونی بەڕێوەبەرێکی کارژێری کارکردن کە پێدەنێت سکرتێر، ئەوش باز دەکەین. هەروەها دەبێت گروپی خاوەن ئەزمونمان هەبێ. ئەوە چارەم هاوڕەهای پەیمانی گرنگ دەبێت پێی هاوپەیمانی گرنگی و استراتیژی دروست بکەین لەگەر چێ لەگەر هەندێک کەسدا، لە دەی هەندێک کەسدا کە لە چینی یەکەم و دووەم و سێم و چارەم دانیە. ئەوکەی دەمانەوێت کە تەماشای دەکەین کە دروستکردنی تیپ وەکو کە ئینسانی پێشەنگ ڕاستە پێشەنگ ڕۆیە هەیە بەڵام بەتەنی ناتوانیش بکە، بەتوانێت ناتوانی کار بکە. كاتك تسينا خزمتي فرمودي بيغمبر صلى الله عليه وسلم إن الله لا يجمع أمتي أو قال أمة محمد صلى الله عليه وسلم على ضلالتي ويد الله مع الجماعة. بحسي جماعة دكا، بحسي قروب دكا، بحسي إيش كردن بهروزي وبتيم دكا. هل وقت خوات بيرد قادر وقول اعملوا بحسي ذكر وقول اعملوا يعني كفعلك وابي جماعي بيونسا فسيرى الله عملكم نار عملكم ورسوله والمؤمنون وستردون إلى عالم الغيب والشهادة فينبئكم بما كنتم تعملون. سورة طوبى آياتي 105. كوات إنسان دبي بتيم كاركم. یەکەم خاڵکەمە باز دەکەین لە پەیوەندی لەگەر دۆستان دروستکردنی گروپێکی تایبەتی مختص کە دەڵێن گروپێکی تایبەت ئەو تایبەتە کە ژمارەیان دیاریکراوە هەبێ ژمارەیەکی زۆر تایبەت بن کە لە ڕووی وەلایەکی تەواویان هەبێ نەک لە بۆ خودی پێشەنگەکان وەلایەن لە بۆ هەبێ لە بۆ پەیام و دید و ئامانجەکان. ئەو دید و ئامانجە ئەم گروپەی دروست کردێ بۆ ئەوی یارمەتی ئەم پێشەنگە بدەن یا ئەو کەسە بەناوبانگە بدەن یا ئەو کەسە ئەستێرە بدەن. بۆیە دەڵێن نابێت پێشەنگ کار بکات بە تەنیایی، دەبێت گروپی هەبی، گروپێکی تایبەتی خۆی هەبێت و
ئەم گروپە دەبتەوە هۆی ئەوەی پاڵپشتیکردنی ئەم کەسە هەروە ئەو کەم و کوڕیانەشی هەیتی لەو پێشەنگەدا هەیە زۆر جاروێ ئینسان ئەگەر بێت و بەتەنیا فکر بکاتەوە تۆشی هەڵە دەبێت زۆربەی زۆری ئەو کەسانەی کە بووینە ئەستێرێک یان ناوبانگێکی ئەوەرگرتیە بە هۆکارێکی دروست و وەکو بە هۆکاری ئەوەی کە کەسێکی بانخواز بوونە ئەگەر بێت و تیمێکی چاچیان نەبی زوو بە بیریان بێتەوە چی بکە و چی نەکە و چۆن بکە ئەو هەر شتەی هەڵێ ئەو شتەی چاکە ئەو شتەی خراپە ئەم کەسەیە زۆر جاروێت تووشی جۆرێک عجوب دەبێ یان تووشی ئەوەی دەبێت ڕێیەکەی خۆی بزت بکە بستە سەر ڕێگایشتر بە هەمان شێوە هەر بوارێک لە بوارەکانی ژیان کە پێشەنگ هەیتی پێویستە گروپێکی تایبەت هێبی بۆ نمونە کەسەکە پسپۆرە پسپۆری شریعەتە ڕاستە بەخۆی دکتۆرا هەیە یان پرۆفیسۆر لە شریعەتدا بەڵام دەبێت گروپێکی هەبی لە هەمان بواردا یارمەتی بدەن خۆ ئینسان دەرک بە هەموو شتێک ناکە یان گروپێکی هەبی پەیوەندیەکانی لە بۆ ڕێکبێخی گروپێکی هەبی ڕاگەیان کارەکانی لە بۆ ڕێکبێخی ڕاگەیاندن ئەو بابەتانە گروپێکی هەبی ڕاهێنان تدریبات و بەوشی گروپێکی هەبی تایبەت بە دارایی گروپێکی وەرزشی چ بکاوچینەکە یاسایی شەرعی ئەو گروپانە پێی دێن گروپی تایبەتی کە ئەم گروپە تایبەتمەندی خۆی هەیە یەکەمیان کە ژمارەیان لە نێوان 3 تاکو دەبێت لە 3 کەمتر نەبی ئەم گروپە تایبەتیە کە پاڵپشتێکی تەواوی پێشەنگ دەکات تاکو دا دەبێت پسپۆری جیاوازی تێدا بێت یعنی ئەگەر ویستی یەک گروپ دروست بکە گروپەکە پێک نهاتبی لە یەک زۆر لە یەک نەماڵ لە یەک فکرە لە یەک ئاڕاستە چونکە گەل یەک ئاڕاستە بی کەواتە یەک شەخصەتی نایە لەو گروپەدانە نەبی کەسەکان چیە جیاواز بن ئەم جیاواز بوون بۆ پڕکردنەوەی کەم و کوڕی پێشەنگە خۆ پێشەنگی چیش کەسی پێشەنگیش خۆ هەموو شتێک نییە جامع و مانع نییە بۆ لە ڕووی دارایی تێدابی لە ڕووی ڕاگەیان تێدابی لە ڕووی شەرعی تێدابی لە ڕووی یاسایی تێدابی لە ڕووی ڕامیاری تێدابی لە ڕووی کۆمەڵایەتی تێدابی دەبێت لەگەڵ پێشەنگ هەمان پەیام و دیدیان هەبێت ئەو کەسانەی کە تیمی تایبەتی پێشەنگن دەبێت پەیام و دید و ئامانجەکانیان یەک بێ یەکگر بێ ئەگە یەکگر نەبێت تووشی کێشە دەبن ئەم گڕۆڤەوە یارمەتی دەرەی کرددارین بۆ پێشەنگ لە کارەکاندا تەنها بەبەست لێرە چیە یارمەتی داری چێنە پێشەنگەکەن بۆ ئەوی کردارەکانی جوان بێ دیاریکردنی لە هاوڕێی نزیک و کاریگەر کە ئەوە دەبتە هۆی ئەوەی کە هاوڕێی نزیک و کاریگەر دیاری بکەن و لە ئەساسدا کە ئەو گروپە لە چێ دروست دەکەین لە کەسانی هاوڕێی نزیک دۆستەکانی خۆت لە خزم و کەسی خۆت کە کەسێک پێشەنگ دروست دەکە پەیامی خۆیە کاتێککە کارەکە ئەگەر بێت و کارەکەش گەورە بێ دەبێت پێویستە چەند گرۆپێکی هەبێت تەنها لە گرۆپی تایبەت نەبی هەر کارێک گرۆپێکی تایبەتی هەبی ئەوە گرۆپی ڕاگەیانە ئەو گرۆپی تەندروستیە ئەو گرۆپی یاساییە هەمووی یارمەتی چێ دەدەن هەمووی یارمەتی پێشەنگ دەدەن لە بۆ ئەوەی بە هیچ شێوەیە کەم و کوڕی نەبی بتوانی بە باشترین شێوە ئەو پەیامە ئەو دیدەی هەیتی بیگەینیت تەماشا بکەینێت کە پێویستە کە تایبەتمەندی گرۆپ یارمەتیدانی یەکتر هەوەها گیانی دەست پێشخەریان هەبی لە کارکردن هەروە توانای پابندبوونیان هەبی هەروە بتوان لەگەر یەک ئیش بکەن وەکو تیمدا هەروە توانای گۆڕانکاریان هەبی هەروە ڕێزگرتنی یەکتریان هەبی ئەو بابەتانە هەمووی دەبتە هۆی ئەو تیمە کە بتوانن پشتگیری شێ بکەن پشتگیری ئەم زۆرە کەسە بکەن تەماشا بکە ئایا پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەم زۆرە تیمەی هەبووە گروپێکی خاص بەڵێ هەیبووە حتى خوای پەروەردگار کاتێک باز دەکە والسابقون الأولون من المهاجرين والأنصار تماشاكا السابقون الأولون من المهاجرين والأنصار أو جروبي تايبتي بيغمبر صلى الله عليه وسلم بوا هر أوانيش بونيو هوي تينيكو بال بشتيشي توابدنا بيغمبر صلى الله عليه وسلم ده هروها أوانيش يعني ما تدربون بو بلابونوي بيامي إسلام ده أقرب قرينو سر عيسى عليه السلام كاتيك لسورة الصف يا أيها الذين آمنوا كونوا أنصار الله عبارتك مخاطبة يا أيها الذين آمنوا كونوا أنصار الله كما قال عيسى بن مريم للحواريين من أنصاري إلى الله قال الحواريون نحن أنصار الله حواري كان دور بري عيسى عليه السلام تيمي تايبتي شبونا تيمي تايبتي عيسى عليه السلام بنا بؤوي بأمكي عيسى عليه السلام بخلشي تربقين بخلشي قشتي بويا بيشنك یەکەم پەیوەندی لەگەر دۆستەکانی خۆی کە پێویستە کۆمەڵە دۆستێکی تایبەتی هەبی کە گرۆپێکی تایبەتی هەبی بۆ پاڵپشتکردنی بۆ پاڵپشتیکردنی
پەیامەکەی و هەروە دید و ئامانجەکانی لە بەرنامەکانی تردا ئینشاءڵڵا باسی پەیوەندەکانی تر دەکەین لەگەر دۆستەکانی پێشەنگ. وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين. لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا.